نازانم دەبووسە بیکەینەوە ها ئەزال ئەزال کورە عەلی ئەزەر شێت بووە دۆزیمەوە یعنی کەنعان بیرکان لە ڕاستیدا من دۆزیمەوە دەی ئەوە بابەتەکە نییە ئەزەر پێلێناوە دەچێ بەرەو ئەمنترین و نهێنیترین شوێنی ئەو پیاوە هەموو نهێنیەکانی ئەو لەوێن بە تەنیا خۆی لەوێنە یعنی سێ چوارێکی وەکو ئەویش لەوێن بەرەو تووڕەکردنی ئەوان دەچین زۆر خێرا دەڕۆین کورە ئازاد بۆ تۆ شێر نەبووی بۆ خۆت با دەزانێت دووبارە بەرەو بەهێزترین پیاو دەڕۆی کێوە دەچی بەپێ خۆمان دەچینە دۆزەخ من هەناسەم تەواو شتێک بڵێ کاکە عەلی لە من نا گوێ لە تۆ دەگرێ باوکە مەڕۆ خۆت بە کوش دەدەی ئەزال دەتەوێت بپەڕیەوە ژوورێ ئەو پیاوە کۆتاییت پێدێنێ ئاخر بۆ بۆچی براکەم بۆ هەر نا بەڕاستی پێمان بڵێ بۆ دەچی ئەیشان لەوەیە ئەگەر ئەیشان ئەو کوڕی نەفەوتان بە من مەڵێن عەلی ئەو کوڕە بە کوش دەدا خەریکە دەبورێمەوە لەگەڵ ئەو گۆرانیە باشە مادەمەرە بێکە بێڵێ نا ئەوەندە متمانم بە دەنگی خۆم نییە ناگیانە باسی دەنگ ناکەم بۆ مناڵە هەڵەپاسی نەکردووە ئەوەی دوێکمێنی ساڵ مادەم وایە گەڕ لەسەری بێ گۆرانی یەکەم یالبوومی داهاتوو بەنا ئێشم دەبێ نابانای ئەلبومەکە ئەیشان بێت من پێش ئەوەی ناوەکەی خۆم بگۆڕم پێویستیم بە ڕخسەت دانی پێدا بنێ بەبێ کەسی خۆشی لێ وەرناگری هەموو شتانی لەو بەری هێڵەکەیە هەموو ئەو شتانە هەرچەند جوانیش بن خۆشی و ڕابواردنەکانتان هەموو ئەو شتانەی کە حەستان لێ کردووە بە تەنیایی چێژی لێ وەرناگری دانی پێدا بنێ هەموو شتێک لە جێ خۆیەتی هەموو شتێکم کرد خۆشی جەماعە لە جێە جەماعە چونێتە جێوی خۆیانەوە بەڕاستی وا دەڵێ کاکە کوڕە بەسەوە چەندەمی جارە ئێمە گوڵەکە دەنێرین کسە لەندە بۆ کەسێکی تر نەکە ئەوە چی ڕوو دەدا لەوێ کاکە کوڕە خۆت لە ئەزڵ و پارەیدانی تۆچی کوا نەرمین وەرە خوارە با نەرمین بێ یەک دونیا پارە بۆ گوڵانداوە هێزەوە دەبێت زەردەخەرە بۆ بکەی تێگەشتی دەبێت لەنجە بۆ بکەی تێگەشتی تۆ لە چ کنارە کاتووی دابەزە لە سەرشانەوە یەک گوشەیەتر لە دەمە دێتە دەرەوە سەر و چاوت کرد نەکەم وەرە هێشتا زۆر گەنجی پێش کەمێک تۆزێک دەلەرزی ڕاستە کەمێ دڵم کەوتە لەرزە بەڵامی ناوێ دڵلەرزیم خەلاوە بەڵام باش خۆت گرتەوە بەم زوانە دەبێ هونەرمەندێکی گەورە زوو خۆت ئامادەکە خۆت ئامادەکە
زۆر سپاس. خۆ من هیچم نەکردووە. هەمووی بۆ خۆت کردت. تۆ سەرکەوتی. تۆ نەبووای سەر نەدەکەوتم. گەر ئەو پیاوەت فێرەندا بایە دەرەوە هەموو شتێک تێک دەچوو. سپاست دەکەم. ئەفەندێک لە دەرۆ چاوەڕێتە میوانی تۆیە. هەموو میوانەکانم لێرن. کێیە؟ ئەجەل بایرەکتار. Ve sağ çıkabilmek senin fikrimlerinden. بێتەلەکەی پێ بدەن. من زۆر لەو دیمەنانە بێزار بوومە. ئەزەل تۆ هێشتا بێزار نەبوویت؟ پیرۆزباییت لێ دەکەم. شوێنەکەمت دۆزیەوە. بۆچی نایتە ژوورەوە؟ ناتوانی بێتە ژوورەوە چونکە ئێوە لە خوارەوەن، چونکە ئێوە لە دەرەوەن. دیوارێکی ئاوها لە نێوانماندا هەیە. گەر بشتانەوێ ناتوانن بێنە ژوورێ. گەروانیە فەرم و هەنگاوێک باوێنە ناو دنیای من. مەترسن وەرنە ژوورێ. نایتە ژوورێ چونکە ناوێری. ئەیشان لەوەیە. هەرە دەبوو ئەستا ئۆتۆمبیلەکە بۆ شوێنەی ئۆتۆمبیلەکە بۆ شوێنە. گەیشتینە شوێنی وەستانی تۆ. شتێک کات عەقلیان بێڵێ. من دەڕۆم کاکە عەلی. ئەوەش حاڵێک هەیە با بیبینێ. باش. کەسێکم لەلایە پێویست بە ناوەکەی ناکە. حاکمی ئەو بابەتەیە. هەندێک زانیاریم لێ وەرگرتووە. پێتان دەدەم. بەو مناڵە بڵێ بچێتە ئەوێ. پێی بڵێ خاڵە بە من دەڵێ با بچێتە ئەوێ. بەو مناڵە بڵێ کەنعان پیلانی هەموو شتێکی داناوە. هەموو شتێکی 4 بە 4 کردووە. پێدە بگرێ خاڵە بۆ خۆت پێی بڵێ. پێی بڵێ باپەلە نەکە. ڕێگایەک هەیە. ئەوە دەڵێ ڕێگایەک هەیە. ڕێگایەکی هەیە چونکە لای ئەو جۆرە پیاوانە ڕاستی مەسەلەکە لەچوونە ژوورەوەی تۆدا نییە. ڕاستی مەسەلەکە لە نەهاتنە دەرەوەی ئەواندایە. ڕاستی مەسەلەکە چییە؟ نەهاتنە دەرەوەی ئەوانە. بیستێت خوارزە. مەسەلە لەسەرەوە بوون نییە چونکە تۆ لەو کەسانەی کە لەسەرەوە
بەڵام بەو ڕادەیە سەربەزنی کە بیری لێ دەکەیتەوە. ڕاستە لە نێوانماندا دیوارێک هەیە چونکە تۆ لە ژوورەوە دەرگات لەسەر خۆت کلیداوە. هەرێ ژوورەوە زۆر تاریک نییە کەنعان. بەڵام تۆ خۆ لە ژوورەوە ناوە چونکە ئێمە زۆرین تۆ کەمی. نابێ لێرە نابێ ئەویش خۆی ئەمە باش دەزانێت کە لێرە نابێ. تۆ لەم کۆریتە بچووکەت بەهێز بەڵام لە دەوروبەرت لە هەموو شوێنێک ئێمە بەهێزی. وا بزانم کەسێک بانگی پۆلیسی کردووە. میوانەکان بەڕێکە. لە نێوانماندا دیوارێک هەیە کەنعان لێ تێپەڕبوونی مەحاڵە بەڵام من لە هاتە ژوورەوە ناترسم. دانی پێدا بدێت تۆ لە هاتەندەرەوە دەترسی